ئێمە لێرەین بۆ پشتیوانیکردنیان بۆ دەربڕینی هەڵوێستی خۆمانە بۆ کوردانی ڕۆژاوا و وەکو هەڵوێستێکی جوان لە سەر شەقامی سالم کۆبوونەوە و ڕێپێوانێک ئەنجامدرا لێرەشەوانێ وەکو زانکۆ بە تەمای لێرەوانێ بە ڕێپێوان بچین بۆ لەگەڵ ئەواندا یەک بگرین. بڕیارتاندا لە گۆڕەپانی زانکۆ بە ڕێپێیان بچن بۆ بەردەمباخی گشتی؟ هەڵوێستێکە پێویستە هەموو خوێندکارێکی زانکۆک و ناوەندێکی ئەکادمی پێویستم هەڵوێستە وەربگرن. بەڕاستی کارێکی پێویستە، کارێکی پیرۆزە، مرۆڤانەیە، کوردانەیە، وەکو هەڵوێستێک بۆ کوردانی ڕۆژاوا کە جینۆساید دەکرێن، بەڕاستی تووشی جینۆساید دەبن، بۆیە بێ پشتیوانی خۆمان دووبات بکەینەوە بۆیان. ئێمە لەگو کچە خوێندکارێک قسە چییە لەسەر ئەو کچە شەڕڤانی کە شەهید کرا بۆ دواتر پرچی بڕدرا لەلایەن دوژمنانەوە؟ ئێمە هەمومان خەفەتبارین، ئێمە لە ناخۆ هەمومان شەهید دەکرێن بۆ کارە وەکو پشتیوانیشە، بەڵێ بێ پشتیوانیان بکەین، بەڵێ دەبێ شان بەشانی ئەوان چۆن ئەوان ئازار دەبین و خێزانی ئەوان ئێمەش دەبێت بە هەمان شێوەی ئەوان بین بەڕاستی و وەکو پشتیوانێک بەڵێ دەبێت لێرە بین بەردەوام بین.